سڵاوتان لەبێت ئازیزان، من پارێزەر متەنە چاوشلی خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتانم. سڵاوتان لەبێت ئازیزان، خۆشحاڵم کە لە تۆری ئەم جارەی پرۆگرامی ڕێبەری یاسا پێتان شاد بمەوەکەوە باس لە بابەتێکی زۆر هەستیاری کۆمەڵگەمان دەکەین، ئەویش بابەتی میراتە کەوا زۆر جار بووەتە هۆی تێکچوونی باری خێزان و زۆر جار بووەتە هۆی نەمانی پەیوەندیەکانی نێوان خوشک و برا. ئاخۆ چ جیاوازەیەکێ لە نێوان دابەشکردنی بەشی میرات لە ڕووی شەرعەوە و چ جیاوازێکمان هەیە لە ڕووی دابەشکردنی میرات لە ڕووی یاساییەوە. ئەمڕۆ تەواوی ئەو زانیاریانە دەخەینە ڕوو. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، لەو بڕگەیە دەمانەوێت باسی بەشێک لە تەوزیعکردنی میرات بکەین و باسی لە بابەتی میرات بکەین لە ڕووی شەرعەوە. سوپاسی مامۆستای بەڕێز مامۆستا شەفان دەکەین بە پێشوازیکردنی. مامۆستا زۆر زۆر سوپاس بۆ کاتبەخشینەکەت. ساغ و سەلامەت بیەخوا. پێم خۆشە لەگەڵ دەستپێکی بابەتەکەمان باسێک لە میرات بکەین لە ڕووی شەرعەوە. بەخێر بێن یاخوا. زۆر سپاس. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و ڕەحمەتی نەبڕاو بۆ خۆشەویستمان سەروەر و سالاری هەموو پەیامبەران محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. سەرەتا خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە دیدارێکی تایبەت بۆ مسلمانان و بینەرانی خۆشەویستمان ڕوون بکەینەوە هەندێ بابەتی زۆر گرنگ هەن کە تایبەتن بە یاساکانی خوای پەروەردگارەوە. لەسەر شانی ئێمەش هەر یەکێک لەسەر شانی مسلمانان ئەبێ جێبەجێ بکرێ. ئەو یاسا گرنگە یاسای میراتە. زانایان کاتێک کە ئەفەرمون باسی میراتەکەن، ئەفەرمون میرات خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە، فەرموویەتی یوصیکم الله فی ئەولادیکم. ئەمە سەرەتا و دەستپێکی جێگیرکردن و سابتبوونی یاساکانە لە نێوانی مناڵەکان و ئەو کەسانی کە میرات وەرەگرن یا وەرناگرن. یوصیکم الله فی ئەولادیکم، فەرموویانە لێرە زانایان فەرموویانە خوا فەرمانتان بۆکە، خوا وەسێتان بۆکە لەگەڵ مناڵەکانتان چۆن هەڵسو کەوت بکەن، چۆن جم و جۆڵ بکەن. بە تایبەتی لە بابەتێکی زۆر هەستیارە، ئەو بابەتەش بابەتی ماڵیە. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە باسی میراتی کردووە، باسی فەزڵ و گەورەی ئەم بابەتەی کردووە، فەرموویەتی فێری قورئان بن و خەڵکیش فێر بکەن، فێری میرات بن و خەڵکیش فێر بکەن. لە فەرموودەکەیە دوایی ئەفەرمێ چونکە ئەم بابەتە یەکەم بابەتە هەڵ ئەژیرێ لە ناو خەڵکە. لەلای ئیمامی ئەحمەد لە موسنەدی ئیمامی ئەحمەدا لە ڕیوایەتێک هاتووە فەرمێ تاوەکو وای لێدێ کەسێک نابیننەوە میراتان بۆ دابەش بکات لە نێوانی خۆتانە. کەوابوو ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە. ئەم زانست و زانیاریی کە زانایان باسییان کردووە کراوەتە بەشێک لە فقه، زۆر بابەتێکی هەستیارە، جێی خۆیەتی بایخی پێ بدرێ و من دەستخۆشیشمەیە بۆ جەنابەت کە لە بەرنامەیەکی تایبەتە بیگوازیتەوە بۆ ئەو خەڵکە مسلمانە بەڕێز و قەدرگرانە بۆ ئەوەی ئاگاداری ئەو یاسا و ڕێنماییانەی خوای پەروەردگار بن کە دیاری کردووە. ئێمە سپاسی جەنابەت دەکەین بۆی کە دەرفەتەکەت بەمەدا کاتت بەمە بەخشی بۆی کە ئەو زانیاریانە بە خەڵکی ڕابگەینین ئینشاءڵڵا. ئایا کێ لە ڕووی شەرعەوە کێ مافی وەرگرتنی میراتی هەیە؟ ئەوانی کە مافی وەرگرتنی میراتیان هەیە باس کراون، لە قورئانە جێگیر کراون و لە فەرمودەی پێغەمبەری خواشە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا بە سونەی فیعلی جێگیریانی کردووە و مەبەستی خۆشی دیاری کراوە. بۆ نمونە لە ڕەگەزی نێر 10 کەسمان هەیە ئەبن بە میراتگر. ئەگەر ئافرەتێک بمرێ پیاوەکەی، پاشان کوڕەکەی، دوای کوڕەکەی کوڕی، ئەگەر باوکی هەبێ باوکی، ئەگەر لە باوک بترازێ باپیر ئەبا. ئەمە هەمووی لە ڕەگەزی نێر. برای هەبێ چ برای شەقیق بێ لە مصطلح عیلمیەکە و شەرعەکە کە لە زاراوەی فقهیەکە ئەو جملەیە بەکارهێنن، ئەفەرمون والأخ من أي الجهات كان، یعنی ئەو برایە لە هەر لایەکەوە بێ. ئەنجا برای باوکیمان هەیە، برای دایکیمان هەیە، برای باوکیمان هەیە، یعنی ئەمانەکەنە گروپێک. ئەمانە لە ڕەگەزی نێر عفوا مەفهوم لە ینی برای شەقیق ئەوەیە کە لە دایک و باوک هەمان برابیتن لەگەڵ کەسەکە.
کاتێک کە باسی براکەین ئەڵێن ئەبێ شەقیق بێ یعنی دایک و باوکی بێ بەڵێ یعنی لە دایک و باوک یەک دایک و باوکیان یەک هەبێت دایک و باوکیان هەبێ بەڵێ یعنی بۆ نمونە کەسەکە یەک خێزانی هەیە لەو خێزانە کوڕ و کچی هەیە ئەمانە ئەم کوڕ و کچانە ئەبنە شەقیق بەڵێ بەڵێ ئەبنە خوشک و برای شەقیق بەڵام کابرا وەفاتی کردووە دوو ژنی هەیە لە هەردوو ژنەکەش مناڵی هەیە مناڵەکان کە لە دوو بەرە دایکن لە دوو ژنن با بڵێن ئەمانە ئەبنە خوشک و برا لە باوکەوە بەڵێ خوشک و برا لە باوکەوە چونکە دایکیان جیایە لە باوکەکە یەکەگرنەوە لە دایکەکە یەک ناگرنەوە ئەوە لە کاتێکە کە دابشکردنی میرات لە نێوانی براکانە هەبێ ئەوەی کە شەقیقە نزیکترە بۆ نمونە با بڵێن یا ئەوەی کە لە دایکەوەیە سەیرەکەی نزیکترە دوایی لە باوکەوە دێ جگە لەمانە لە بابەتی مام لە پیاوان مامش بە هەمان شێوە میراتگرە لەگەڵ کوڕەمام ئەم دەکەسە میرات وەرەگرن لە لای ڕەگەزینێر لە لای ڕەگەزیمێ ئەگەر قڵپی بکەینەوە مەسەلەکە بابەتەکە بڵین ئافرەتێک وەفاتی کردووە ئەمجا چیە میراتگری ئەم ئافرەتە ئەبێ ئافرەتەکە ئەگەر دایکی هەبێ دایکی میراتگرێتی ئەگەر نا داپیری داپیرەکان ئەبنە دوو بەرەوە داپیر لە لای باوکەوە داپیر لە لای دایکەوە هەردووکیان مافی وەرگرتنی مافی میراتەکەیان هەیە وەرگرتنی میراتیان هەیە بەمەرجێک ئەگەر مەسەلەن کەسێکیان بوونی نەبێ ئەگەر بینە سەر خوشکەکانی ئەگەر خوشی هەبێ خوشکەکانش عینەن بە هەمان شێوە ئەبنە خوشک لە داک و باب کە شەقیقەن هەروەها خوشک لە بابەوە یا خوشک لە دایکەوە هەروەها کچی وە کچی تەواوی ترەوە ئەوە کچیش تەواو لەگەڵ کچی کوڕ ئەمانە هەر هەمویان میراتگرن لە ڕەگەزی مێ ئەمانە میراتگرن هەر کەسێک کە بیەوێ کەسێکی تر داخڵ بکە مەسەلەن پورش ئافرەتە داخڵ نابێ لێرە بەپێی شەرع بەڵێ بە پێی شەرع داخڵ نابێت لەبەر خاترەوەی کەوا تەنها ئەوانەی کە میراتی یەکتر لە یەکتر ئەگرن ئەمانن کەسە نزیکەکانی مردووەکان نزیکەکان بەڵێ لە ڕووی شەرعەوە ئەرکانەکانی میرات ئەو ئەرکانانەی کە لە بۆ میرات دانرایە لە ڕووی شەرعەوە چین ئەرکانەکان بەڵێ ئەرکانەکان کە باسی ڕوک نەکرێ ڕوکن جارێ خۆی لە زمانی عەرەبیە بۆ شتێک بەکاردێ لە مستەڵەح و زاراوە فیقهەیەکە بۆ شتێک بەکاردێ لە ناوەڕۆکی شتەکەیا بێ و بەبێ ئەو ڕوونەدا ئەرکانەکان زانان فەرمویانە سێ خاڵن یەکێکیان موەریث بێ کەسێک کە ئەمرێ پارەدارە مڵک و سەرۆت و سامانی هەیە مردوویەک بوونی هەبێ مردیەک بوونی هەبێ هەروەها میراتگرمان هەبێ هەروەها ماڵ و سەرۆت و سامانەکە کە پێوترێ میرات ئەم سێ خاڵەیە باس کراوە ئەمجا میراتگرەکە کوڕ بێ کچ بێ برا بێ داگ بێ باب بێ کێشەمان نییە ئەوەی کە وەفاتی کردووە وەفاتەکەش لێرانە ئەفەرمونون الموەرث فەرمویانە وەفاتێکی حەقیقی بێ فەرقیش هەیە لە نێوانی وەفاتکردنی حەقیقی و حکمی جاری وا هەیە کابرا زۆر لەو حاڵەتان ینی لەم بینە ڕوویدا بۆ نمونە ئەو وەزعی کە بەسەر مسلمانانە هات لە شەڕی داعش و لە کوشتن و بڕین و بزرکردن فەرەکان مەفقود دەبن بزر دەبن چی لێەکەی ئەمە ڕاستە ئێستا مناڵەکانیشی فەقیرن هەژارن هاتوون یا براکانی هاتوون داواکە نەڵێن کاکە ئەم برایی ئێمە کۆمپانیایەکی هەبوو شوقەیەکی هەبوو ڤێلایەکی هەبوو خانوویەکی بۆ سیارەیەکی هەبوو چۆن بەشی بکەین حەقی خۆشیانە ئەمجا ئەوانە لە شەرع فەرمیانە موەریث بوونی هەبێ کەسەکە مردبێ موەریثەکە بوونی هەبێ کە مردووەنی ماڵەکەیە مردووەکە حەقیقی بی یان ئەوە تا یا حکمی بێ ئەوە دوایی زیاتر ئەچمەسەری لە بابەتی ماڵەکە بوونی هەبێ یعنی ئێساکە کابرا مردووە بوونی هەیە مردنەکە و میراتگرەکان بوونیان هەیە زائیدەن ماڵێکمان هەیە سامانێکمان هەیە لە بەردەسا و ئەبێ دابش بکرێ بەسەر میراتگرەکان ئەمانە ئەرکانەکان کە زانایان تیشیان خستۆتە سەر فەرمویانە ڕوکنی سەرەکی میرات ئەو سێ خاڵە بە ئەرکانی لە ڕووی شەرعەوە بەڵێ ئایا کۆرپەلە لە زگی دایکی بەڵێ بە میراتگردا دەندرێت کە جارێ ئەو منداڵە لە دایک نەبووە کۆرپەلە وە چۆن ئەگەر ڕەگەزەکەی دیار نەبی چۆن بەشی میراتەکەی لە بۆ دیار دەکرێت لە ڕووی شەرعەوە
ئێمە لە مەسلەی کۆرپەلەیە پێڵین لە زاراوە فیقیەکە پێڵین حمل واتە هێشتا نەهاتوۆتە دنیاوە ئەمجا حملەکە خۆی چوار احتیمال ڕووی تێکە چوار احتیمالەکە ئەگەر پێنجش نەبێت طبعاً یەکێکیان مەوت و حەیات یا ئەوەیە ئەم کۆرپەلەیە ئەژی یا ناژی یا ئەوەیە نێرە یامەیە یا یەکە یا زیاترە ئەمانە هەمووی احتیمالن ڕوبەڕووی ئەو ئەگەرە هەیە بەڵێ لەبەر خاترەوە زانایانە فەرمون باشتر وایە حمل ئەگەر بوونی هەبوو کابرا مرد خێزانەکەی دوو گیانە مناڵەکانی تر ڕوونەکەنە ئەو دایکە بڵێن کاکە میراتەکەمانەوێ یا براکانی ئەو کابرایە کە مردووە ئەم ئافرەتە دەرکەوت حملی هەیە نابێ بکەونە گیانەم ئافرەتە و بڵێن وڵای ئێمە میراتی براکەمانەوە بەشی خۆمانەوێ یا دایک و باوکەکە ئەگەر بوونیان هەبێ داوای بەشە میراتی خۆیان بکەن چاوەڕوانی ئەوە بکەن ئەو نۆمانگە تا یەک لە ئەبێتەوە یا چەند مانگێکی کەمی ماوە تا حملەکە دێتە دنیاوە باشتر وایە چاوەڕێ حملەکە بکەین ئەگەر چاوەڕێمان نەکرد بەڵێ سبحان الله ئیسلامەوەنە عەزیمە لە هەموو شتێکە حەلی هەیە چارەسەری هەیە هیچ شتێک نییە ئەم ئیسلامەتیە جێی هێشت بێ یاساکانی ئەوەنە ڕووننەوەنە ئاشکران وەکو ڕۆژی ڕووناگوان لەوەشا فەرمویان نەزانیان ئەگەر هاتو کابرا پەلەی کردوتی کاکە من میراتمەوێ بەشە میراتەکەی خۆمەوێ ئەمجا دین ئەو وەختە بۆی حەلەکەین ئەم بابەتش زانایان هەموویان باسییان کردووە و کتێبی لەسەر نووسراوە و کراوەتە بەردەسی بەردیدی خوێنەر و بینەریش ئەفەرمونون دێین حملەکە بەو احتیمالانی کە باسم کرد ئەی خەمڵێنین خۆی ئێستا ڕاستە پزیشک زۆر پێشکەوتوو بۆ تیب زۆر پێشکەوتووە یەکسەر دیاری ئەکرێ ڕەگەزەکەی بەڵام تۆ بۆ نمونە ئەگەر حاڵەتێک هاتە پێشەوە یەکسەر کابرا کە مردوو ئافرەتەکە جاری حملەکەی با بڵێن لە دوو مانگە ئەمە چی لێ بکەین ڕەگەزەکەشی کە جارێ دیار نییە دیار نییە کاکە یعنی تازە ئەم ئافرەتە هەستی بە حملەکەی کردووە و پیاوەکە مرد ئەما بێت چاوەڕێ بکەین ئەگەر هەر چاوەڕێیان نەکرد دێن حەلەکەین بابەتەکە بەم شێوەیە بەڵێ حەلکردنەکەی ئەفەرمونون بە دوو شێوە حەلەکرێ یان ئەوەیە بە ڕەگەزی نێر دانرێ دابەشی یەکەین میراتەکە بەشی ڕەگەزی نێرەکە بۆ ئەم کۆرپەلەیە دانین کە لەسکی دایکێتی کە جارێ ڕەگەزەکەشی دیار نییە دیار نییە بەڵێ دووەمیان میراتەکە دابەشەکەین ڕەگەزی کۆرپەلەکە بەمێ هەژمارەکرێ بەشی مێیەکەشی بۆ دیاریەکەین دێن ئەمجا لە نێوانی ئەو دوانەیە جامیعەیەکەکەین لە نێوانی ئەو دوو مەسەلەیە یعنی بۆ نمونە با بڵێن براکانی ئەو کۆرپەلەیە لە سەتا دەیان بەرکەوت خوشکیشیان هەیە خوشکەکە لە سەتا پێنجی بەرەکەوە نییە للذەکەری مثل حەظی الأنثەیین ئەگەر بەنێر هەژماری بکەین ئەو مناڵە ئەو کۆرپەلەیە دەش لە بۆی دادەنێتە ئەبێت دەبوو ئەو دابنرێ ئەو وەختە دێت چیەکە لە هەمویان کەمەکاتەوە با بڵێن نێرەکە کوڕەکە کە برای کۆرپەلەکاکە لە سەتا دەبوو هاتە لە سەتا حەوت ئەوانێکی حەین کە جارێ لە ژیان داماوە بەڵێ هەروەها بەشی کچەکەش مەسەلەن کەمەکاتەوە لە سەتا پێنجەکە با بڵێن ئەبێتە لە سەتا سێونی و سامونیوێکی لێ ئەڕوا ئەمجا ئەگەر بە کچ هەژماری بکەین ئەو وەختە کچەکە پێنجە بە کوڕەکان دابن لە نێوانی ئەم دوو بابەتە دین کامیان لە ساڵیحی مناڵەکەیە بەو شێوەیە دابەشەکرێ ئەو کۆرپەی کە جارێ لە دایکەکە بۆ ڕەگەزەکەشی دیار نییە دابەش یەکەین میراتەکەیان بە نوقسانی ئەدرێتیە بە کوڕەکان و بە کچەکان لە دایک دەبێت هەندێک پارەمانەی پێوتری ئەموالی موقوفە ئەوە لە ئەموالی موقوفە لە خانەی ئەموالی موقوفە دانرێ بۆ نمونە سەهمی کوڕەکە لێرەیە حەوت بووە 5 مان داوەتی ئێستاکە ئەو دوو سەهمە ئەمێنێ کاتێک کە براکەی تری لە دایکە بێ ئەڵێن ئەوە دوو سەهمی ترت لە لامان بوو فەرمووەریگرە ئەگەر نا ئەو وەختە چاوەڕێ بکەن بۆ خۆیان هەتا ئەم مناڵە دێتە دنیاوە بە دابشکردنی میراتەکە لەوە کاتە لێ بگەڕێن ئەگەر ما ئەوە برایانە ئەگەر نەما حەسەکەی ئەویش لەسەر ئەوانی تر دابش دەکرێت ئەوانەی کە لە حەی لەسەر هەمووی لەسەریانە زیندوون و خۆشیان قازانجەکەن و یەک لا ئەبێتەوە بابەتەکە
بابەتێکی تر کە ئایا موچەی خانەنشینی بەڵێ مثلا ئەو کەسێک کە وفات دەکا بەڵێ موچەی خانەنشینی هەیە بەڵێ بێشەرع ئەو موچە خانەنشینە داخلی میرات دەکرێتن بەڵێ موچەی خانەنشینی وەڵامدانەوەکەی بەو شێوەیە لە لای زانایانە فەرموون ئەگەر ماڵێک هی کەسەکە خۆی نەبوو نابێ بە میرات ئەگەر ماڵێک هی کەسەکە خۆی بوو ئەبێ بە میرات بۆ نمونە هەر کەسێک خانوویەکی هەیە ئەرزەیەکی هەیە سیارەیەکی هەیە هی خۆیەتی لە پاش مردنی ئەمانە بوون بە میرات نەقلی مولکیەتی ئەم ئەرز و خان و ماڵە کرا بۆ نەوەکانی یا کوڕەکانی یا براکانی بەڵام موچەی خانە نشینی فەرمویانە لەبەر خاترەوەی ئەم پیاوە لە ژیانە مینحەیەکە حکوومەتەی داتیە یعنی هی خۆی نییە من کار و کەسابەتی خۆم نییە ئێستا کە ئیش بکەم و کار و کەسابەتەکەم هەبێ و ڕۆژانە بڕۆم بڵێم ئەوە نەم دەسەکەوێ و لەو پرۆژەیە یا لەو مەشروعە لەبەر خاتریەوە فەرمویانە چونکە مینحەیە و غەیری جیهەتێکی تر ئەیدا بم بۆ ئەمی دیاری کردووە هەر ئەو جیهەتە ئەتوانێ بیدا بە کەسێکی کە ئەوە نابێ بە میرات داخلی میرات ناکرێت بەڵام لە لای عولەمایانی نەجد حیجاز ئێستاکە ئەوان فتواکەیان بە شێوەیەکی تر داوتویانە ئەوش میرات و تەقسیمکردنی موچەکەش بە هەمان شێوەی میراتەکەن لە کاتێکە ئەمە خۆی میرات نییە چونکە مینحەیە ئەو شتە ئەبێتە مڵکی تۆ کە هی تۆ بێ کە مڵکی تۆ نییە و لە شوێنێکی ترەوە بۆ دابین کراوە و دیاری کراوە نابێتە میرات نەقڵ ناکرێ بەڵام هەر ئەو جیهەتە ئەتوانێ بیدا بە هەر کەسێک بۆیە لە لیژانی فتوای هەرێمی کوردستان خۆشبەختانە یعنی ئەوە کراوە فەرمویانە ئەم موسەیی خانەنشینی بە میرات هەژمار ناکرێ و حکوومەت هەر کەس ینی ئارەزووی خۆی بیدا بە هەر کەسێک مخەیرە لەوەی کە ئەیدا بە کوڕەکە یا بە کچەکە یا بەو کوڕێژنی نییە یا بەو کچێک کە شووی نییە یا هەر کەسێکی کە لە خانەوادەکە ئەیانداتێ ئەو کاتی حکوومەت بڕیار دەدا بۆی کە ئەو میرات ئەو موچێب تەسمیمی ئەو بکات هەر کەسێک بکات و تەسلیم کرایی تر تەواو حەقی ئەوانەی تر نییە مافیوانەی تر نییە داوای لێ بکەن بڵێن وڵا کاکەمە موچەی باوکمانە و لە لای توێ کاکە زەحمە نەبێ بەشمان بدە لەبەرەوەی من حەیە حکوومەت کە دای پێی مڵکی خۆیەتی حەڵاڵی خۆی بێت دەشتانی نەداتە کەس بەڵێ ئەتوانێنی داتە کەس چونکە مافی خۆیەتی باندی امتیازات ینی بۆ نمونە با بڵین لە ناو بنەماڵەکەیە خانەوادەکە دوو کوڕ و کچێک بن یەکێکیان موچەی نییە ئەوەی کە موچەی نییە با بڵین حکوومەت داوێتی بەو ئەمانی تر شویان هەیە و موچەشیان هەیە دامەزراون بۆیان نییە داوای لێ بکەن داوای لێ بکەن ئاسەجان مەرجەکانی دروستی میرات بۆ ئەوی میراتێکی سەحیح لە کاتی دابەشکردنی ئەو میراتە ئەو مەرجانە چیە دەبێت لە ناو میراتەکەدا بوونی هەبێ وەڵا ئەو بابەتە بابەتێکی زۆر درێژخایەنە بەڵام بە کورتی هەستە هەوڵە دەم بۆ ئەوەی هەندێ سرنج بخێنە سەر ئەو بابەتانی کە باسەکرێ کە لە میراتە بە شێوەیەکی تەندروست دابەش بکرێ پێویستە لە میراتە جارێ یەک شتێک بزانین ئێمە ئەوانەی کە میراتگرن باسمان کردن لە ڕەگەزی نێرومێ لە دوای ئەوە باسی خاوەنی میراتەکەمان کرد موەریثمان کرد و باسی میراتەکەمان کرد کە پارەکەیە لێرە یاتیش کە خەمە سەر ئەوەی کەوا موەریث یەکەم خاڵ ئەبێ مەوتی حەقیقی ڕوویدابێ مەوتی حەقیقی ڕوویدابێ ئەبێ کابرایەکمان هەبێ مردبێ دوای ئەوەی کە مردووە مەوتە حەقیقیەکە و حکمێکەمان هەیە حەقیقیەکە مرد لە بەردەستمانە شوشتمانەوە کفنمان کرد دفنمان کرد تەواو ئەمە حەقیقیە مەوتە ناحەقیقیەکە کە پێوتری حکمی یعنی مردنێکی حکمی لە قەڵەمە قەزا یا سوڵتان یا ئەو کەسانی کە حاکمن ئێستا کە دەوری ئەو باڵایە بینن دەوری ئەو کارا بینن ئەڵێن فلانە کەس بڕیاری مردنی بۆ ئەدەین کە بڕیاری مردنیان بۆدا و لە مەحکەمەوە ئیشی لەسەر کرا ئەو وەختە میراتەکەی دابەشەکرێ بەڵام یەک شتی تر هەیە لە مردنە حکمەکان ئەگەر هاتەوە کابرا دوای ئەوەی فقط بوو مەفقود بوو مەفقود بوو بەڵام دواتر هاتەوە ناو کەسوکاری خۆی زر بوو شێت بوو دوای هاتەوە ناو کەسوکاری کە سەلمێنرا و کەسە نەمردیە هاتەوە ئەو وەختا بە میراتەکان لێوەرگرێتەوە بۆیە لەوێشە ئیسلام یعنی هەر دوو لای بێبەش نەکردووە فەرموویەتی مەوتی حەقیقی هەبێ بۆی تووشی کێشە نەبن لە دوا لەو لاش خەڵکێکمان هەیە فەقیرن هەژارن
پێویستیان بە میراتی ئەوە فەرمیەتی مەوتە حکمێکەش هەیە ئەوەشی باس کردووە. پاشان لە دوای ئەوەی کە مردنەکە ڕوویدا دین دووشتمان هەیە خی گەورە ئیشارەتی پێکا لە قورئانە طبعا لە ئاەتی میراتە ئێمە ئاەتی لە سوورەتی نیساء 3 ئاەت باسی میراتەکە یوصیکم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. پاشان لە ئاەتەکانی ترا کە خی پەروەردگار باسی دابشکردنی میراتەکە لە نێوانی پیا و ژنە ولكم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد فإن كان لهن ولد فلكم الربع مما تركن من بعد وصية يوصين بها أو دين دوای من بعد وصية توصون بها أو دين پاشان أفرمي من بعد وصية يوصى بها أو دين باسی وصية و دين کراوە لە ئاەتەکانە لە دوو ئاەتی میراتە لە ئاەتی چیان جارێک باسی وصية کراوە لە ئاەتی دووەمە کە ژمارە 12 کە لە سوورەتی نیسا 3 جا باسی وصیاکە وصية و دين وصية و دين وصية و دين بۆ دابشکردنی میراتێکی تەندروست خۆی ئەمە نابێت کابرا مرد و یەکسەر بڵین یا الله پەلەماری ماڵەکەی بدەین و بڵین کاکە ئەوە تۆ میراتەکە پێش بکرێت خوشکەکەم تۆ ئەوەندە هەیە من ئەوەندەم بۆ دەرەچیە فلانە کەس ئەوەندەی بۆ دەرەچێت نا دوای ئەوەی کە مرد تەماشاکەین وصية و دین چی هەیە وصیەکە بێتە دوو بەشەوە وصیەی واجیبەمان هەیە وصیەی اختیاریەمان هەیە کابرا خوا پێداوە وەسیەتی کردو و تویتی کاکە ئەگەر من مردم مزگەوتێکم بۆ دروستکەن وەسیەکە اختیاریە لێرە ئەگەر من مردم حیوانێکم بۆ بکەنە خێر وەسیەتی کردووە بە نەزرێک مەسەلەن نەزرێکم لەسرە وتومە قوربانیەکە کەم کاتێ کە مناڵێکم نەخۆش بووە بەڵام کە بۆ خۆی لەسەر ژیان بی ئەو وەسیەتەی جێبەجێ نەکردیە ئێستا بۆ نەوەکەی بۆ کوڕەکەی بۆ بەجێهێشتە ئەمە وەسیە اختیاریە لە وەسیەتە اختیارێکەش هەڵەسین ماڵەکەیەکەینە 3 بەشەوە هەموو ماڵەکەی ئەو کەسە هەر سەروەت و سامانەکەی هەر هەمووی کۆی گشتی کۆ ئەکرێتەوە دابەشی 3 بەشیەکەین 2 بەشیان بۆ میراتگرەکانە 1 بەشێکیان بۆ وەسیەی واجیبێ و خێرکردنەکەیە کە داوای خێری کردو لە پاشخۆی خێری بۆ بکەین بەڵێ ئەگەر وتی هەموو ماڵەکەم بۆ بکەنە خێر بەڵێ لێرەیە ئەفەرمون علەمایان ئەفەرمون وفيما زاد على الثلث متوقف على إجازة الورثة لثلث لسيك تيبري كرت بو همو مالك يا بو نيوي مالك أو وقت ميراد قركان بإجازة بدن من أجل إجازة ندا بدأ باوجي خوم الله مكاكا من محتاجم بيوستن بو باريه أو وقت نابي هرمو يبكريت خير بلكو يك بشيك لو سي بشا كريت خير دو بشكي دا بشا كريت سر ميراد قركان هروها دواي أوا دین تەماشاکەین ئەم پیاوە قەرزارەیان نا قەرزارێکەش ئەبێتە دوو بەشەوە قەرزی خوامان هەیە قەرزی خەڵکمان هەیە لە قەرزی خوایەکەیە طبعا لە لای ئیمامی شافعی ئەفەرمێ ئەگەر زەکات قەرزار بێ ئەبێ زەکاتی لێ دەربکرێ ئەو پارێ یعنی کابرا لە ڕەمەزانی پارەکەەوە هەتاکو گەیشتۆتە ئێستاکە لەم ڕەمەزانە بەڵێ کە وەفاتی کرد ئەڵێن زەکاتی ماڵەکەی هەر هەمووی کۆی گشتی ماڵەکەی لە ڕەمەزانە دەریە کرد باوکەکە ئێستاش گەیشتۆتە ڕەمەزان و وەفاتی کردووە زەکاتی دەرکرد نەخێر دەری نەکردووە دەبا زەکاتی ماڵەکەی لێ دەرکەین هەموو ساڵ ئەو شتەی دووبارە کردیتەوە بەڵێ 39 بۆ ئێوەیە و 1 بەشی بۆ خوایە لەو زەکات ئەوە حەقە خوایەکەیە پاشان دێنە سەر چی ئەمجا حەقی خەڵق ئەڵێن لە حەقە خەڵکیەکە کاکەکشی قەرزی لەسەرێتی ئەزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی نەکردو لەسەر کەسێک کە قەرزار بوو بێ و هەروەها مەسەلەن مافی خەڵک خوای پەروەردگار ئەی بەخشێ و لێ ئەبورێ تەنها ئەو کەسانە کەوا مافی خەڵکیان لەسەر ئەبێ بیدەنەوە یعنی خوای پەروەردگار لێ خۆش نابێ لە مافی خۆی خۆشە بێ لە مافی خەڵک خۆش نابێ پرسیارەکەین ئەڵێ قەرزارە ئەگەر قەرزار بوو ئەبێ قەرزەکانی خەڵکەش بدرێتەوە لەو میراتەی کە لە بەردەستمان لە کۆی هەموو ماڵەکەی بۆی خوای گەورە چەند جار دووبارەیە کاتەوە من بعد وصية توصون بها وصية أكن أو دين يان قرز لپاش جێبەجێ کردنی وەسیەتەکە و قەرزەکە ئەمجا ماڵەکە دابەشەکە مافی دابەشکردنی ئەو میراتە دەبی پاشان شێوەیەکی تەندروستە خاڵێکیش هەیە ئەویش زانایان فەرمویانە کەفنکردن و قەبرکڕین و مەسروفی تەعزیە و
ئەو جێبەجێکردنی مردووەکە لە میراتەکەی خۆی دەرەکرێ هەر لەنا ئەو ماڵی کە مردووەکە لە دوای خۆی بەجێهێشتووە. ڕەحمەتی خوا لێ بێ. کابرا کە مرد بۆچی ئێمە چاوەڕوانی ئەوە بین ینی خەڵکی کەسێکی تر بێ مەسارفی تەعزیەکە بکە کەفنەکەی بۆ وەکەم و من قەبری بۆ وەکڕم نا لە پارەی حەڵاڵی خۆی با بکرێ باشتر وایە. ئەگەر مەسرفەکان کرابوو مەسرفی قەبر و کفن و ئەوانی لێ دەرەکرێ پاشان وەسیەتنامەکەی جێبەجێ ئەکرێ پاشان قەرزەکانی ئەوەی کە قەرزارە لە قەرزەکەش ئەوم لەبیر نەچێ هەندێک پیاو هەیە مارەی ئافرەتیش قەرزارە نەیداوە ئافرەتەکەش گردنی ئازانە کردووە ئێمە یەکسەر ماڵەکان دابشکەین نابێ ئەبێ قەرزی ئافرەتەکەش بدرێ مارەیەکەشی لێ دەرەکرێ پاشان لە دوای ئەوە دێن ماڵەکە چی مایەوە کۆی گشتی ئەڵین کاکە ئەوە دابشکردنی میراتەکە. مامۆستاگیان ئەگەر دوو کەس میراتگیری یەکتر بوون بەڵام ئاینیان جیاواز بوو بەڵێ لە شەرعدا ئەو کەسێکی ئاینی جیاوازی میرات وەردەگری وەرناگری لە شەرع لە بەرخاتری ئەوەی ئێمە ئەم شەرعە یاسای خی پەروەردگارە و ئیسلام کە دایناوە پابندبوون بە ئیسلامەوە ئەم ئیسلامە جێبەجێیەکە ئەگەر من بڵێم ئەم ئیسلامم ناوێت دوایی چۆن بێم لە پارەکە یا بڵێم وڵا کاکە بەشم تایەتی یعنی کە من ئیسلامم پێ قبول نەبێ زانایانە فەرمونون لەو بابەتەوە ینی بە تایبەتی ڕەحەبیە کردێتە شعر یەکێکە لەو متونە علمیانی کە خوێندرێ لە کۆلێج و لە شوێنەکانش ئەفەرمێ ويمنع الشخص من الميراث واحدة من علل ثلاث مانع بۆ میرات گرتن بۆ کەسێک سێ علەتی هەیە یەکێک لەوانە ئەفەرمێ الرق والقتل واختلاف دين میراتگرەکە کابرای کوشتووە بۆی میراتەکەی وەربگرێ بێبەشە بێلی ئەوەی تریان اختلافی دین کافر بۆتەوە کافرش لە مسلمان وەرناگرێ حکمە لەوەیە کە ئەو کەسە ئیسلام نییە و ناتوانێت ئیسلام نییە ڕازی نییە بە یاساکانی ئیسلام ئەوە بۆ خۆی لە دەرەوەی ئیسلامە لە دەرەوەی ئیسلام چی یاسایەکی هەڵبژاردووە بە ئارەزووی خۆی با بکە. زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەمان خۆشە لە بڕگەیەک لەگەڵمان بی ئەویش دابشکردنێکی عملیە دەرفەتەکەمان پێ بدەی و ئەو دابشکردن عملیە بیکەین بێک. بەڵێ فەرموو. مامۆستاجان ئەمە لە بڕگەی یەکەم جار باسی ڕووداوەک دەکەین باسکردنی ئەو ڕووداوە چارەسەرە شەرعیەکەمان پێویستە لەوەی ئەو میراتە لە ڕووی شەرعەوە بەش بکرێت. ئێمە پیاوێکمان هەیە ئەمریخوای کردووە لە دوای خۆی سێ کوڕی هەیە بەڵام یەک لە کوڕەکانی ئەمریخوای کردو دویان لە ژیان داماوە و لەگەڵ کچێک ئایا ئەو دابشکردنی ئەو میراتە لە ڕووی شەرعەوە چۆن دەکرێت؟ دابشکردنی ئەو مەسەلەیە ئەو بابەتە لە ڕووی شەرعەوە ئێمە هەندێک خاڵ هەیە ینی یەکێکن لە کۆڵەکەی ئەو میراتە کۆڵەکەی میرات باز لەواکە با بڵین کراوەتە پرەنسیب یاسا ئیتر ئەوە ئێمە لەسەر ئەوە کارەکەین بۆ نمونە ئەڵێن کەسەکە مردبێ پاشان بوونی ئەو کەسانە هەبێ کە میراتگرن پاشان ماڵی هەبێ کەسەکە کە نەمردووە هێشتا نەمردووە هەر کەسێک لە پێش خۆی بمرێ ناوێتە میراتگر یعنی کە من لە ژیانام ئێستاکە کوڕی من لە پێش منەوە بمرێ ئەوە نابێتە میراتگر بۆ من بۆ لەبەری ئەو ئەسڵە نەهاتە جێ ئەسڵەکە وایە ئەفەرمێ ئەبێ کابرا خۆی مردبێ پاشان میراتگرەکان لەگەڵ ماڵەکەیان بوونیان هەبێ ئەم کەوتە پێش ئەوەی کە باوکەکە بمرێ خۆی مردووە کە خۆی مردووە لە ئەسڵەکەیە لە حاڵەتێک ئەو کوڕی کە ئەمریخوای کردی خاوەنی دوو منداڵی تر خاوەنی دوو منداڵ بێ کێشەمان نییە خاوەنی دوو منداڵە خاوەنی خێزان بەڵام هەر لە شەرع ئەو کەسە سقوت دەکاتن لە ڕووی بەشە میراتەکە وەرناگرێت ئاوایە ئەفەرمێ بۆ نمونە میراتگرەکە با بڵین ناوی با بڵین باوکەکە ناوی زەیدە زەید ئەم زەیدە چەند کوڕێکی هەیە سێ کوڕی هەیە لەگەڵ کچێکە با بڵێن ئەبوو بەکر لەگەڵ عومەر و عوثمانیان هەیە ئەلێرانش کچێکی هەیە بە ناوی فاتیمە باش ئێستا کە لێرانە بەکر وەفاتی کردووە کە خاوەنی دوو کوڕە بەکر وەفاتی کردووە کە خاوەنی دوو کوڕە بەڵام بەکر کە وەفاتی کردووە خاوەنی دوو کوڕە لەگە خاوەنی خێزانەکە هێشتا زەید لە حەیات بووە کە زەید لە حەیاتە ماڵەکە هی خۆیەتی نەبوو بە میرات هەتاکو من بڵێم ئەمە میراتگیری ئەوە
حاڵی بووی بەشە میلاتەکە وەرناگری بەشە میراتەکە ئەمە لە ڕووە شەرعێکەوە لە ڕووی شەرعەوە لەسەر چوار مەزهب باڵە هەر چوار مەزهبەکە ئەفەرمێ کۆکن لەسەرەوەی کە ئەو بەکر کەسە وەرناگرێ بابەتەکەش بەو شێوەیە ئافرەتەکە لێرە هەشتێکی بەرەکەوێ کە خێزانی ئەم زەیدەیە هەروەها ئەم کوڕانە لەگەڵ کچەکەیە ئەبنە عەسەبە یعنی للذەکەری مثل حەظ الأنثيين دوو بەش بۆ کوڕەکانە باڵە بەشێک بۆ کچەکەیە ئەم بابەتە مەسەلەکە ئەگەر لە هەشتەکە حساب بکەین ئەڵێن بابەتەکە مەسەلەکە هەر هەمووی لە هەشتە ئەسلی مەسەلەکە لە هەشتە دین یەک بەشماندا بە ئافرەتەکە حەوت بەشمایەوە باڵە حەوت بەشەکە بۆ چیەیە بۆ ئەو دوو کوڕە و کچەکەیە کچەکەیە ئەلێرە ئەو بەشانە کو لە ڕووی شەرعەوە بەش دەکرێت لە ڕووە شەرعێکەوە ئێستاکە ئەم حەوت بەشە ئەبێ ینی دوو بەش بۆ ئەو کوڕە بێ دوو بەش بۆ ئەو کوڕە بێ بەشێ بۆ ئەم ئافرەتە بێ دین کاتێک کە تەقسیمەکەین تەماشاکەین دەرناچێت لە لامان کەسر هەیە باڵێ ئینکیسار هەیە باڵێ کە ئینکیسار هەبێ یعنی لە فەرائیضا شتێک هەیە پێ ئەوترێ پوینت نابێ وایە لە پوینت تابوو قبول ناکرێت ئیلا بێ بەشەکان مەسەلەکە بابەتەکە گەورە بکرێتەوە بۆ ئەوی دوایی چەندێکی جێهێڵاوە 100 دەفتەری جێهێڵاوە 100 ملیۆنی جێهێڵاوە هەمووی دابەشەکرێتە سەر ئەسڵەکە لە بەروەی تۆ لێرە چەند داوە دابشکرێتە سەر ئێرە باڵێ دین حسابی دووی بۆ ئەکرێت دوو بە دوو بە یەک ئەمە 5 بەش ئەسلی ئەم مەسەلەکە کە هەشت بووە کە ڕەتی 5 یەکەین ئەو وەختە کە کەڕەتی 5مان کرد 40 دەرەچێ باڵە هەروەها لێرە چەندمان دابوو یەکمان داوە ئەمەش کەڕەتی 5 ئەکرێ چەند دەرەچێ 5 حوتەکەش کەڕەتی 5 ئەکرێ چەند دەرەچێ 35 لە 35ەکە للذەکەری مثل حەظ الأنثيين دابەشەکرێ بەسەر کوڕەکان و لەگەڵ کچەکەیە چەندێکە کا 35 ئەگەر دابەشی 5 بکەین دەبتە هەفت یعنی کوڕەکان 14 بە 14 بە حەوت تەواوە 14 و 14 بە هەفت 14 و 14 28 بە هەفت 35 تا 35 دەکات ئەمە لە ڕۆ شەرعێکەوە بەم شێوەیە دابەشەکرێ بەڵام لە ڕوویەکی ترەوە وەسیەی واجیبەمان هەیە جارێ ئەم بەکرە کەوتمان نایدەینێ بە شەرعنی نەدراوەپی لەبەر خاتری چییە لەبەر خاتری ئەوەیە ئێستا بەکر دوو کوڕی هەیە باڵێ دوو کوڕی هەیە ئەم دوو کوڕە لێرانە ئەمانە ئەبنە کێ ئەبنە مامی ئەم دوو کوڕانە ئەمەش پلکیانە باشە ئەمانە کە لە پێشەوەن بۆ مردووەکە کە کوڕی حەقیقی ئەون ئەمە دەرەجەیە کەوتە خوارەوە لە میراتە لە بابی حەجبە ويحجب البعد بالقربى ئەوەی کە نزیکە لە مردووەکەوە حەجبی ئەوەی ترەکە ناڵێ وەربگرێ یعنی ئەمە ناو بنەم چی بڵێم کوڕی کوڕ لە کاتێکا کە کوڕەکە حەجبیەکە دەریەکاتە دەرەوە لە تەقسیمە میراتەکە مەجالیتیانە لە ڕووی شەرع ئەمانە مەحجوب بوون لەبەر خاترەوەی ئەسڵانە لە حەقیقیەکان لە ژوورەوەن لەگەڵ کچە حەقیقیەکە لە ژوورەوەیە ئەوانە بە پلە نزیکترن ئەمانە بەرزن ئەمانە ڕقم یەکن ئەمانە ڕقم دوون کەوا بوو ڕقم یەکەکان ناڵن ڕقم دووەکە هیچ زاڵ دەبن بەسەر ئەو ڕقم دووە ئەو ڕقم دووە سقوتی پێ دەکا و شەرعاڵێ نایدین باڵە لە وەسیە واجیبە ئەیان دەنێ و ئیمام ابن حەزمیش جێگەیەکی بۆیان کردوتەوە باڵە لە مەذهبی ظاهریە وەسی واجبە ئەوانە وەردەگرن نەوەکان وەرەگرێت کە ئێستاکە قانون ئەیان داتی محکەمە ئەیان داتی لە وەسیەی واجیبەوە بۆ وەسیەی واجیبە فەرمێ لە سێیەک تێپەڕ نەکا باشە برام یعنی ئێمە ئەبێ بەشێک بدەین بەم نەوانە دوو بەشەکە بهێنین بیکەینە میرات بۆ ئەمان ئەوەی کە لێرانەی ئادامان ناوە کوڕەکە چەنی بەرەکەوێ 14 بە 14 ئەمیان حوتی بەرکەوتووە ئەگەر بێت و لە 14کە زیاتر بدەین بە نەوەکان ئەو وەختە قوبوڵ نییە بەڵام لە 14یان ئەگەر بەرکەوت ماڵەکە هەموو یەکەینە سێیەک ئەیان دەینێ لەبەر خاتری چییە وەسیەی واجیبەش لەکوێوە هاتووە وەسیەی واجیبە خۆی پەروەردگار بەدەق لە قورئانە
باسی لە کاتی دابشکردنی میراتەکە ئەفەرمێ وإذا حضر القسمة أولو القربى لە کاتی دابشکردنی میراتە کەسانێک هاتنە ناوتانەوە و دانیشتن بەشیان بدەن أولو القربى واليتامى والمساكين خزم بوون یان هەتیو بوون یان هەژار بوون فارزقوهم منه بەشیان بدەن لەو بەشە وقولوا لهم قولا معروفا قسەی باشیان لەگەڵا بکەن باشە ئێمە کە لێرانە وتمان مناڵی ئەم بەکرە مردووە کە ئەما کاتە باپیرەیان یعنی ئینسان ئەگەر بیری لێ بکاتەوە ئەم مناڵانە ئولو القوربان بەڵێ ئولو القوربان یەتامان بەڵێ یەتامان مەساکینن بەڵێ مەساکینن لەبەروی پێویستیان بە بەشی باپیرەیانە بۆیە داوای بەشەکەی باوکیانەکەن کەواتە لە ڕووی میراتەوە وەرناگرن بەڵام لە ڕووی وەسی واجیبەوە وەردەگرن شەرع ئەو ڕێی لە بۆ دانایە لەوەی کە شەرع ئەو ڕێی ئەو کلێنەی پڕ کردوتەوە بەوەی کە ئەڵێ بەڵێ بێبەشیان ناکە و ئەیانداتی وەسیەی واجیبە وەسیەی واجیبە خۆی ئەبێ ئەم زەیدە وەسێتی بکردایە کە لە ژیانە بووتی ئەو بیوتە ئەو کوڕەم کە مردووە سەیەکی ئەم ماڵە ئەدەین بەو مناڵانە کە هەتیون بۆی بزر نەبن بەڵام ئەگەر وەسێتەکەشی نەکردبوو ئەوە شەرع ڕێگەکەی بۆ دیاری کردووە دیاری کردووە و یاساش لە ساڵی 46 لە میسرا جێگیری کرد وتیان وەکەئەنەه ئەوسا وەکو وایە وەسێتی کرد بۆ ناوینە واجیبە یعنی واجب ئەوەی دادەندرێت کە ئەوانە بەشیان هەیەگرن ئەمما وەکو ڕۆ شەرعەکە وەرناگرن لە ڕۆ شەرعەکە دروست ئەوساجان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس کە لەگەڵ ماوەی کاتت لەگەڵمان بەخشی خۆشەویستان لەو بەڕگەیە هاتینە کۆتایی بڕگەی ئێستامان کە لە ڕووی شەرعەوە باسی چۆنیەتی دابشکردنی میراتمان کرد و باسی تەواوی بابەتەکانی میراتمان کرد لە ڕووی شەرعەوە لەگەڵ مامۆستای بەڕێز زۆر سپاس دووبارە خوا دەزات داتەوە مامۆستا زۆر سپاس زۆر بەخێر بێن سڵاوتان لێبێت ئازیزان لە بڕگەی جارەمان هاتینە لای مامۆستای بەڕێز مامۆستا عومەر شارەزا لە دابشکردنی میرات لە ڕووی قانون و شەرعەوە و فەرمانبەر لە دادگای تێهەڵچوونەوەی گشتی مامۆستا جان بەخێر بێ زۆر سپاس سپاس بۆ دەرفەتە بۆ ئامادەبوون لەگەڵمان پێم خۆشە لەسەرتا باسی بەشێکی گشتی باس لە بابەتی میرات بکەین لە ڕووی قانونەوە زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بۆ بەڕێزانش زۆر سپاس پێم باشە لە سەرەتادا پێش ئەو بچینە ناو بابەتی میراتەکەی پێناسێکی کورتی سادەی بکەین بەڵێ کە بریتە لە گواستنەوەی هەموو ئەو مڵک و ماڵ و کەلوپەلانەی گوازراوە و نەگوازراوەی بەجێ دەمێنن لە پاش هەر مردوویەک بۆ وارسەکانی کە بە پێی شەر و قانون دیاریکراو بووی ئەوە پێناسەیەکی کورتی میرات بە کورتی بە سادەی بەڵێ دەستەکانت خۆش بێ ئایا چێ مافی وەرگرتنی بەشی میراتی هەیە لە ڕووی قانون لە یاسا کۆمەڵ خەڵکی دیاری کردووە هەم لە یاسای باریکەسی هەم لە یاسای شارستانی کە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئەوانیش ژن و مرد باوک و دایک کوڕوکێت بە خوشک و برا و هەندێک جار مام لە هەندێک حاڵات ئامۆزا و کوڕی کوڕ و نەوەکان با بڵێین کە ئەوانیش بە پێی دابشکردنی یاسایی بەبەریان دەکەوی کە دەڵێن خوشک و براش بە هەموو شێوازێک چۆمە سێ جۆر خوشک و برامان هەیە خوشک و برامان هەیە لە داک و باب شەقیقی پێدەگوترێ خوشک و برامان هەیە لە باوک خوشک و برامان هەیە لە دایک و زائیدەن منداڵی ئەو خوشک و برایانەش باب دەکا منداڵی خوشک و برانەوە کامە بەسمان منداڵی کوڕووکتە بەس منداڵی خوشک و براش هەندێک جار کە بابەکەیان نەما بێ یان دایکیان نەما بێ دەفتە میرات قانون و کەسانە مافی وەرگرتنی میراتیان هەیە لە ڕووی قانونەوە بالضبط هەم لە یاسای باریکەسی هەم لە یاسای شارستانیش یاسای شارستان باڵە بە پێی نسبەکانیان گۆڕانی بەسەردادێ با بڵێن و هەندێک جار هەندێکیان حەجب دەکەن یعنی بۆ گەر باوک هەبوو یعنی لای دەداتن بالضبط بێبەشی دەکات لەو بەشە میراتی کە بۆی دیاری یعنی تاوەکو باوکەکە هەبێ کوڕەکە وەرناگری بەڵێ یعنی بۆ ئێستا کەسێک گۆفاتی دەکات کوڕی خۆی هەیە
نەوەکان وەرناگرن ئەو تا باوچیان ماوێت لە کەسەکەیت ئەنجە کە باوکەکە لەما لەوێ بەڵێ. دێ ئەو کاتێ دەستێت منداڵەکانی و دەستن جێ باوچیان دەستە جێ دایکیان بەڵێ. میراتەکەی باوچیان وەردەگرن ئەویش بەڵام وەکو قانون کە دیاری کردووە بەش هەر بە پێی بەشی خۆی بەپی ئەو نسبەیە کە بۆی دیاری کردو بەڵە بەڵە بەپی ئەو نسبەیە کە دیاری کراوە ئەرکانەکانی میلات ئەو ئەرکانانەی کە لە میلات پێویستە هەبێت لە قانونەوە ئەرکانەکان چوچین سێ ڕوکنی دیاری کردو بە شێوەیەکی گشتی و ئەساسی با بڵێن ڕوکنەکانی جێکێکیان با بڵێن ڕوکنی ئەساسیەکەی کە بریتە دەبێت کەسێکی مردوو هەبێ ینی خاوەنی ئەو مڵک و ماڵە وەفاتی کردبێ ئەوجا ئەو وەفاتە چ با بڵێن بەڕاستەو خۆ کە با بڵێن وەفاتی کردویان جاری شێ بەڕێی بڕیاری محکەمەی کەسێک مەفقودە دوای چەند ساڵەکە کارە یاسایەکان تەواو بوون محکەمە بڕیاری مردنی دەرکرد ئەو کاتێکواتە بە پێی قانون دەبی مردووی حقیقی هەبیتن مردووی حکومی هەردووچی تەواو هەردووش تەواو ناڵم حکومێکە و حقیقیکەش هەردووشی میراتی خۆیان ئەو کاتێ میرات دابش دەکرێن تاوەکو کەسەکە یەکلانە بێتەوە کە مردووە زۆر جار ئەمە وەکو لێزان بخۆم دەبینم دڵنیامە خەبیرەکانی کەش دەبینن لە محکەمەی زۆر جار خەڵکە دێ بابەک دێ دایکە دێ وەڵام دەمێ میراتی بدەم بە یەک لە کوڕەکانم هێشتا وەفاتی نەکردووە چگوواتی ئەگەر ئێستا هەر چەندی بداتەیە لە پاشی وەفاتی کە دیسان ئەو کەتەبتۆ میراتگرت جارێککە یانی شتێک نییە بێبەشیکا لە میراتەکەی بۆیە ڕوکنی ئەساسی دەبێت کەسەکە وەفاتی کرد بێ خاڵی دووەم وەفات بیتن بەشی بەڵە دەبێت لا بوو بتە وەفاتەکە لە خاڵی دووەم میراتگرەکان هەبن ناکرێت و کەسێک وەفاتی کردو میراتی هەیە و یانی نەزانی بیدەی بەچێ دەبێت میراتگرەکان زیندوو بن و یەکلا کرابنەوە ناکرێت و بیدەی بە کەسێک دیار نییە کەسەکە دەبێت کەسەکە دیار بێ و زیندوو بێ لە ژیاندا بێ ڕوکنی سێمی ئەو مڵک و ماڵەیە کە بڵێن دابەشی دەکەی ئەو ڕوکنە ئەساسیەکانی میراتە ئەو سێ ڕوکن بە شێوەیەکی گشتی کە باس کراوە دەستەکانت خۆش ئایا موچەی خانەنشینی داخل بەشە میرات دەکرێتن ئەوە یەکێک لە ڕووی قانون تەبع دەزانم یەکێکە لە کێشە گەورەکانی کۆمەڵگەیمە بەداخەوە کە لە ئەوش دەگەڕێتەوە بۆچی بۆی کە خەڵکەکە و شیاری وەکو پێویست نییە یان بە دوواداچوونی وەکو پێویست نیە ئایا بەشێکی لەبەرەوەی کە پێڕاناگا لەبەر ئیشوکاری ڕۆژانەی خۆی کە ئیلزاماتی زۆریە بەشێکیشی لەبەرەوەی کە لە ئیهمالی خۆی بەڕاستی بۆ چۆن بە قەنەعەتی من چۆن پێویستە هەمومان تەندروستێکی باشمان هەبێ و بۆ ئەوەی ئەو تەندروستیمان هەبێت دەبێت شارەزایەکی باشمان هەبێ یعنی بە پێی شارەزایەکی خۆت لە بواری تەندروستی دەتوانانی تەندروستبی و لە میراتیش بە هەمان شێوەیە بە پێی شارەزایی خۆت لەو بوارەی دەتوانانی حەق و مافی خۆت تا ڕادەیەک دەتوانم بڵم وەرگری چاتی بمانوێت دەمانوێت لە کۆمەڵگەیمە زۆر خەڵکەیە محاولە دەکات فێر لە قانون بکە محاول دەکات فێر لە وارسەکان بکات لە بەرژەوەندی خۆی بەزەبە دەست بەسەر مڵک و ماڵەکان دابگری یەک لەوانەش مەسەلەی تەقاعودی مەسەلەی تەقاعودی ناچێتە بابی میراتی بە نمونەش نەخێر لە هیچ ڕۆکەوە بەڵێ بە نمونەش زۆر جارە تو کە قەسامی دەردێنی قەسام شەری هەبووە من دەرمێناوە زیاتر با بڵێن بۆ منە 20 نەفەری تێدا بووە لەوانەیە لەو 20 نەفەرەی یەک نەفەریان شمولی تەقاعودێک ئەو مردوی بکاتن یەک نەفەر احتیمالیە بۆ من کابرا تەماشا دەکەی 5 کوڕی هەیە 6 کوڕی هەیە 6 کچیشی هەیە خێزانی دوسێ خێزانی هەیە کۆمەڵێک وەرەسەی کە هاتوتنە بەڵام ئەوانە هەمویان یان تاین بووە کەسەکە یان تەمەنی 8 ساڵی تەواو کردووە شمولی ناکا بەنەوە ئەگرنەوەکان بێبەش دەبێت لە تەقاعودی بەڵام یەک کچی هەیە لە ماڵە بوون شووی نەکردووە یەک منداڵی گچکەی هەیە لە ماڵێ قاسرە و ماوەتەوە ئەوانە شمولی تەقاعودەکەی دەکەن و زایدن خێزانیشی با بڵێن کە شمولی بکات دەیدەنێ مەرج نییە ئەوەی لە قەسامی ناوی هەبوو بە میراتگر لە ڕاتبەکەش بتە میراتگر بۆیە زۆر خەڵک داوا دەکات دەڵێ کاکە من وەنی میراتگرم ئەی باشە بۆ تەقاعودی داوای قەسامی شەری دەکامیش ناوم لە قەسام شەری ڕۆژانە خەڵک دێتەکەمان ڕۆژانە ئەو مەشاکل دووبارە دەبتەوە کاتە بە شێوەیەکی گشتی نابتە میرات یاسایەکی تایبەت بەخۆی هەیە کۆمەڵێک با بڵێن ڕێنمایی و با بڵێن ڕێکاری خۆی داناوە
ئەویش ئەو مەرجانەی تێدا بوو بەڵام شمولیەکە ئەو کڕووکتانەی کە لە ماڵەوە وەزیفەیەکیان نییە یانەوە داهاتێکی ماگانیان نییە لە بۆ بژێ ژیانەکان ئەوان دەتوانن سود لەوە بەزە بە پێی قانونی تەقاعودی دیاری کراوەجا لە قانونی تەقاعودی ئەوانەی دیاری کردووە بەڵام بە شێوەی میراتەکەی وەرناگرن نەخێر بە پێشەوەی کە دەڵێن بە میراتەکەی مەبەسمان کە ئەمە بڵین دەبتە میرات کەواتە هەر کەسێک سەهمی هەیە لەو دابەشنامە شەرعیە یان یاسایی کەواتە دەبێت ڕاتبەکەش وەرگی بە پێی سەهمەکەی خۆی ڕاستە ینی تەقاعودی دەچدەکە لێ دەکۆڵیتەوە ئەوانەی کە قابلی ئەوەنە ڕاتیبی وەرگرن دەیانداتێ ئەنجە بە پێی نسبەکانیان ینی بەس نەو بە میرات ئەوە نەکەوات داخل بە میرات نییە یاسایەکی تایبەت بەخۆی هەیە بزەبت دەستەکانت خۆش پێ سەلامەت ئایا کۆرپەلە لە زگی دایکی بەردووی لە دایک ببیتن بەشە میراتی بۆ دیاری دەکرێت و ئەگەر هات و تەمەنەی ئەو کۆرپەیە لە ناو زگی دایکی جارێ ڕەگەزەکەی دیار نەکرابوو بە پێی قانون چۆن ڕەگەزەکەشی دیار دەکرێتن جوانم پرسیارێکی زۆر منتیقە دەتوانم بڵێم ئەوەش شتێکە لەکن نەک لە هەلەکن خەڵکی با بڵین ئام با زۆر لە خەبیرەکانیش معلوماتی تەواویان لەسەر بابەتینی بەداخەوە چون با چۆن دڵم خەڵکەکە بە شێوەیەکی گشتی ئەمەش وەکو لێزانەکان جارێ خۆمان ماندوو ناکەین بەداخەوە بەڕاست ناڵم هەمویان بەڵام بەشێکیان پێی وایە بەزەوە هەویەکەی وەرگی تەواو وەکووە کابراایەک سایقە لە جادەی بەڵام چێ دەڕکاکەمی جازەمێ بە سایقنی لە هەمان کاتی یاساکانی هاچۆ دەزانێ نەپابندی بێ پیانەوە نە ئیسا بۆ مافی خەڵکەکەی دەوروبەری شقامەکەی دەکا بنسەتی حمل کە با بڵێن ئیسابی بۆ کردووە قانون دیاری کردووە وەلو ئێستا با بڵێن توپ زۆر پێشکەوتو بووە لە سەرەتاکانی کۆرپەلەی بە دیاردەکەوی تاخوا ئەوە ڕەگەزەکەی چیە ئایا زیندووە یان وەفاتی کردووە بەڵام قانون دیاری کردووە و دائیمە حسەی کوڕیشی بۆ دادەنێ بە پێی قانون حساب دەکا ئەو کۆرپەلێ ئەگەر کچیش بێ ینی ئەگەر هەش مانگیش بێ هەش مانگ و نزیک منداڵەکە ببێت با بڵێ یەکلا بۆتەوە ئایلەکەیان دەزان بەڵێ ئایلەکەی خۆیان دەزان خۆ کچیان کوڕە لە ڕۆژەکانی بیدایەتی و پێیان دەڵێن دکتۆرەکە پێی دەڵێ ئەوە کوڕیان کچە بەڵام محکەمەوانە کە هەر بە کوڕی بۆی دادنێن بۆ دڵ ئەگەر هاتوو سۆنەرەکە غەڵەتی کرده بوو ئەو فەحسە غەڵەت دەرچوو بوو خۆی تەبیعیشە زۆر جارێ فەحسەکە غەڵەت دەبێت هەومان دەبینین ئەو لە ڕۆژانە ئەومان بەرگوێ دەکەوێت کابرا تەماشارەکەی بەردەوام فەحساتی خۆی کردووە لە پڕ تووشی خوانەکە نەخۆشیەک بووە کە لە پێشتر هەی بووە فەحساتیش کردو بە دیار نەکەوتە مەسەلەی کۆرپەلەش بە هەمان شێوەیە جار هەبووە پێیان گوتە کۆرپەکەی تو کاکە بوون لە ڕەگەزی نێرە کات تەماشارەکەی وانە بووە دوای چەند مانگە گۆڕانی بەسەردا هاتووە بڵێ مەسەلەو نەبوو کۆرپەکە گۆڕاوە سۆنەرەکە غەڵەت بووە تەشخیسەکە غەڵەت کراوە بۆیە محکەمە تووشی ئەو غەڵەتەی نەبێ دایما بەشی کوڕی بۆ دادەنێ ئەگەر کۆرپەکە لە دایک بوو دەبێ خاوەن میلادگرەکان بێن جارە چکە داوای تەحدیری ئەو دابەشنامەی بکەن بەشە میراتەکەی لە بۆ یەکلا دەکرێتەوە بەردەوی لە دایکبی لە چەند لە ئەو بەشە میراتی لەناو قەسامەکەی لەناو دابەشنامەکەی پارەکەشی لە بۆ هەڵدەگیرێتن بەڵێ لەناو دابەشنامەکەی حسەکەی دیاری دەکرێت یعنی ئەگە ئەو کەسە مڵکی فرۆشت پارەی ئەو کۆرپەلەی دیاری دەکرێت ئەگەر خانی فرۆشت ئەگەر سیارەی فرۆشت ئەگەر پارەی هەبوو دەبێت بەشی ئەو کۆرپەلەی دابنێن دیاری بکرێ بۆی ئەو حسی خۆیەتی ناتوان ئەوان چەندە دەیپارێزن ئەو بەشە لە قاسرین لە قاسری دایرەی قاسرین هەر منداڵێک ناکام بێ ئەوان با بڵێن پارەکە لە لایوان دادەنرێ بە ئاگاداریوان دێ بە کتابیوان دەبێت ئەوەش دەچێتە بابی قاسەکە ناتوان ئەوان هەتا 18 ساڵی تاوا دەکە هیچ دەستی لێ بدەن ئیلا مەگەر منداڵەکە بوو بەشی مەسرەفی ئەویش بە هەمان شێوە کە بە موافقی قاسرین بۆی سرف دەکرێت بە پێی پێویستی منداڵەکەی چەندی پێویستە بۆی سرف بکرێت بەڵام تا 18 ساڵی تاوا ناتوان پارەی ناگەڕێتلی وەرگرنەوە ئیلا مەگەر شتی بۆ پێ بکڕن بە هەمان شێوە ئەویش بە موافقی دایرەی قاسرین بۆ ئەگەر هاتوو کۆرپەکە لە دایک بوو کوڕ بوو ئەوە حسەکەی دەستکاری ناکرێت کوڕی بۆ دانراوە و وەکو نێرەکانی کە قسەی خۆی وەردەگری ئەگەر کچ بوو دەبێت جارێککە دابشکردنەکە هەموار بکرێتەوە بە داوا یەک لە وارسەکان بێ داوای بنووسیتەوە جارێککە داوای هەمواری دابشنامەکەی بکە سەر لە نوێ لە پاش چەند مڕافعی مڕافعە دوو سێ حەسە با بڵێن ئیجراعاتەکان کە تەواو بوو حەسەب نسبەکانی میرات لێزانێک دیاری دەکا محکەمە دادۆرەکە لێزانێک دەستنیشان دەکا دەڵێ کاکە ئەو سەهمانە داڕ دەبێت سەر لە نوێ سەهمەکان دابڕێژێتەوە جارێککە ئەگەر کچ بوو ئەگەر کوڕ بوو داناڕێژێتەوە سەمی خۆی تەواو داراوە ئەو بنسەتی کۆرپەلە بەو شێوازمانی کەواتە لە ڕۆژی یەکەمەوە کە زانرا دوو گیانە
ئەوە سەهمی بۆ کاتە ئەگەر ڕەگەزەکەشی دیار نەبوو و ئەگەر ڕەگەزەکەشی دیار بوو ئەوە هەر هەر کوڕ. کوڕی بۆ بەڵێ، دیار دەکرێت حسەی- بەشی کوڕی بۆ دیار بەشی کوڕی بۆ دیار دەکرد کوتم بەڵێ. لەبەرچی بە تازە زیاتر دەم لەسەرەوەی بۆی خەڵک بزانین ئەگەر بێت و حسەی کچت بۆ دانا بەڵێ پارەکەمان دابش کرد کەسێک وفاتی کرد 20 دلاری هەیە بەڵێ ئەو کۆرپەلەش دەفتەرێکمان بۆ دانا بەڵێ. بۆ نمونە دەرچوو دوایی کوڕ دەرچووە قابلی ئەوەی هەیە 2 دەفتەری بۆ دانی دەفتەرەکەی کە لەکوێ دێنی دەڵێ وەرەسەکان ئەوانی کەوەریان گرتو بمدەنەوە کابر ناداتەوە بەڵێ. هەیە بە سیاری داوە دامی پێکردووە هەیە خواردوێتی و خلاصی کردو بێبەش هەیە دەبیتن سەفەری ئەو پێکردووە منداڵە کەواتە بزەبت کەواتە ئەو منداڵە کەمتری وەرگرت بەشەکە بەس کە تو کوڕت دانا قابلی ئەو هەیە جارێککە دەدێ وەرەسەکان تازێ دەکەوە بەسەریان بۆی بەشخراو نەبی لە بەشەکەی خۆی بالضبط. یاسا ئەو بالضبط. پێشهاتی لە بۆ دانەوە بالضبط دەستەکان خۆشی بۆ ڕوونکردنەوەکە یەک لە پرسیارەکانی ترمان ئایا مەرجەکانی دروستی میرات بۆ ئەوی میراتێکی دروست و صحیح بێ لە ڕووی قانونەوە ڕاست پێویستە چۆن بێت ئەو میرات لە ڕووی شەری و قانونیشەوە ئەویش چەند شروطێکی داناوە کە زۆر گرنگەوانیش بەڕاستی کە بەڵام لەگەڵ ئەرکانەکان زۆر نێزیکە تقریبن 2 دانە لە ڕوکنەکانیان هاوبەشە بەڵێ ڕوکنی یەکەم دۆم هاوبەشە ینی لە هەردوو حاڵاتەکەی دەبێ مردووەکە بێ بەڵێ دووهەمین حاڵات دەبێ وارث هەبێ میراتگر هەبێ بەڵێ لە خاڵی سێم ئەمە لێ گوتمان دەبێ ئەملاک و شت هەبێ پارە هەبێ مڵک و ماڵی گوازراو نەگوازراوە بێت لە شروطەکان دەڵێت چ هەبێ دەبێ ئەو کەسێک کە دەبتە میراتگر نابێ مەوانەی میرات بیگریتەوە نابێ ڕێگریەکانی میراتی تێدا مەوجود بێ بۆ نمونە کەسێک وفاتی کردووە برایەکانی لە جای خۆی دەبنە میراتگری و یەک لە برایەکانی هەستاوە بە کوشتنی ئەو خاوەن مڵک و ماڵی خۆ میراتگرە لە ئەسڵدا بەڵام مەوانەی میرات هەیە بۆ یەک لە ڕێگریەکانی میرات قاتیلە. بەزەبێت قاتیل شمولی ناکە ئێوە هەستاوە بە کوشتنی ئەو خاوەن مڵک و ماڵە وەنێ بۆی ینی محکەمە ئیتیجاهی بۆ ئەوەیە دەڵێ لەوانی ئەو کەسە هەوڵی دابێ زووتر بگات بە مڵک و ماڵەکەی پەلەی کردووە خۆڕاستە لە ڕاستیدا هەر دەبتا هاو بەش و میرات کرد بەڵام زۆر جار هەیە کەسەکە هەڵدەستێ کەسێک دەکوژێ لە پێناوی ئەوەی کە مڵک و ماڵ ئەمە بۆ خۆمان دیتومان دەیان جار ئەو حاڵەتەم دیتووە وارسەکان کە هاتوون دابەشنامەیان کردو وایان گوتووە گوتویانە ئەوە کوشتی بۆ پارەی ئەو کوشتی هەیە نەفەر بکوژی لەسەر میراتەکەی خۆی وەربگری بۆی کەسە نزیکەکەی خۆی لە ڕووی قانونەوە زۆر زۆرە و بێبەش دەبێ ئەو کەسە ساڵە بێبەش دەبێ بەڵام کەنجین کە دابەشنامەکەی دەردێنی ناوی داخڵ دەکەی هیدایەتی بۆی ئەم دیسان وەکو کۆرپەلەکەی تووشی ئیشکال و غەڵەت نەبینەما بێبەشی بکەینەما میراتەکەی دابشکەین بەسە میراتگرەکانی کە ئەوان بەکاری بێنن ئەنجا یەکلا ببتەوە ئەو کابرایان کوشتووە ئەو قاتیلە هەو نییە کەسێکە قاتیلە دەبێت چ بکەن دەبێت قەراری دادگای تاوانەکانی پێدەر بچیت بڕیاری پێدەر چوو بێ بڕیارەکە پلەی کۆتایی وەرگرت بێ ئەنجا ئەو بڕیارەکەی محکەمەی جینایەت دێنن لە محکەمەی باریکەسی یان شارستانی داوای ئیقامە دەکەن دڵن کاکە داوا دەکەین ئەو میراتگرە وەکو میراتگر نەمێنی لەبەرەوەی هەستاوە بە کوشتنی خاوەن مڵک و ماڵەکە ئەوش قەرارەکەی ئەنجا ئەو کاتێ محکەمە سەر لە نوێ دابەشنامەکەی دادەڕێژیتەوە جارێککە ئەو بکوژەی لە میراتەکەی دەردەکە بەسەبەبی کوشتەکەی بزەبێت مامۆساجان ئەگەر دوو کەس میراتگری باوکم ئەوم لەبیر کرد ئەو با بڵین کوتمان نابێ ڕێگریەکانە یەک لە ڕێگریەکان کوتمان چییە؟ قاتیلە ڕێگری کەمان هەیە هەڵگەڕانەوە لە دین بەڵێ یعنی کەسێکی مسلمانە و هەڵدەگەڕێتەوە لە دینەکەی خۆی بە هەماشەوە ئەوش ڕاستە وارسیویە کوڕیویە برازاویە کچیویە بەڵام مادەم دەرچووە لە دین بە هەماشێ ئەوش بێبەش دەبێت کاتە ئەگەر دوو کەس میراتگری یەکتر بوون بەڵام ئاینەن جیاواز بوو ئەوە بێبەش دەبێت ئەو جاوێک لە بابڵین بەڵام لێرەش ئێستا بەڵ ئیشکالات دروست دەبێت لەوێش بابڵێن ڕێی جیاواز هەیە ئەم باسی ئەوەی دەکەم کەسێک لە مسلمانی هەڵگەڕایەوە ئەو بێبەش دەبێت ئەو هیچ ئینکار ناکرێت بۆ نقاتێک ئەگەر هاتو جنسیان جیاواز بوو یان با بڵێن داریان جیاواز بوو کابرا بوون تەماشا دەکەی کووردە بەڵام لە هۆڵندای دادەنیشی لە ئەڵمانیای دادەنیشی لە ئەمریکای دادەنیشی جنسی وڵاتی هەیە سقوتی جنسی خۆی کردو ئەوش پێبەش دەبێت ئەنی ئەوش ڕێگریە لە میراتی کەواتە نابێ ئەو نقاتانی کە باسمان کرد کە شروعی ڕێگریکردنی میراتن نابێ هەبێ لە شروعەکانی دروستی میراتیش بۆ ئەوی میراتێکی دروستت هەبێ دەبێت ئەو مەرجانەی تێدا بێ نەکرد کابرا بڵێ من کوڕیویمەوە تەواو دەبێ ئەو کوڕە قاتیل نەبێ و جنسی خۆی نەگۆڕی بێ
و خلافی با بڵێن ئەویان نەبێت ڕێگری میلاتەکانیان نەبێت ئەو سێ شروطەکە باش بیتن جنسی خۆی لە مەسەلەن لە سقوتی کردووە سقوتی هەیە کردبی حاڵەتمانەیە سقوتی کردو لێرەکانە لەبێ قانون نووسراوە ئەوەی بەش هەڵە بەڵێ نووسراوە کە سوڕەقەی دەکەی تەڵب مەغریر کە داوای وێنەی تۆماری خێزانی دەکەین داوای هەر کەسێک. جنسیەکەی ئەو کەسە هەر دەکەن کەسە گۆفاتی دەکامە ئەوە بەڵێ. شت کتابی دەکەین بۆ دایرێ زەریبێ بزانین قەرزداریاننا زەریبێ لەسەریاننا چۆتو یەکەم جار پێش ئەوەی میراتی دابشکێت و بێ قەرزەکانمە ئەو حەقانەی کە لەسەر ئەو مردویان هەبووە بیدەنەوە جا ئەو حەقانە چی دەوڵەت بێ چی تاکەکان بێ تو بیدەوێ یەکەم جار حتا کفن و دفنەکەی با بڵێن پێش ئەوی تۆ میراتی دابشکردی بێ ئەو مەساریفانەی کفن و دفن و ڕێ ڕسمەکان بەڵان لە چوارچێوەی ئوسوڵ نەک کابرایەک وفاتی کردووە کە سوکارەکەی هەڵبستن مەراسیمێکی پرسی بۆ بکەن لە میراتەکەی زیاتر بێ بڵن کاکەمەوە دەمان سەرف کردووە ئەوە نا لە ئوسوڵدا بێشتەکە ئەگەنا ئەو کاتی موافقەی میراتگرەکان لەسەری نەبێ ناتوان دەبێ ئەو کاتی بیگەڕێن ئەو کەسی کە بە پرسەکەی ئێستاوە دەکەوێت سەرشانی خۆی بۆ ئەو مەسرفەی کردو بۆ ئەو ڕسمی بۆ شێوازی بەڕێ کردووە یعنی ئەگەر هاتوو کەسەکە وفاتی کوتمان کتابی دەکەین بۆ دایرەی یەکەمیشت بادزەر دەرامەت بۆی بازەکان قەرزداریان قەرزداریە دوو کتابی دەکەین بۆ وێنەی تۆماری باری شارستانی ئەو مردووی بۆ داوا دەکەین وێنەیەک لە تۆماری خێزانی نەک خۆی خێزانیەکەی چێە بێت لێ بە دیار دەکەوێت ئەگەیەکی جنسی خۆی گۆڕی بێ ئاماژە پێدەکات دایری نفوس دەڵێ کاکە ئەو کوڕی جنسی خۆی گۆڕیوە لە فلان جنسی بۆ فلان جنسیە بۆ سقوتی جنسیەکەی خۆی کرد ئەگە سقوتی کردبوو لێ بەش دەبی لە میراتە دەستەکانت خۆش ماساجان زۆر سپاس بۆ زانیاریەکانت دابشکردنێکی عملیمان هەیە لە ڕووی دابشکردنی میراتەوە سپاس دەکەین ئەگەر زانیاریەکەمان پێ بگەینی زۆر سپاس خۆشەویستان لەو بڕگەی ئێستا دەمانەوێت باسی لە شێوازێکی عملی دابشکردنەکە بکەین لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستاجان ئەگەر هاتوو پیاوێک ئەمری خوا بکاتن بەر لەوەی دابشکردنەکە بکەم دەمێ بەس یەک لە پرسیارەکان ئەکیت کەمەوە ئایا دوو کەس ئەگەر میراتگیری یەکتری بوون بەڵام ئاینیان جیاواز بوو ئەو دوو کەسە دەبنە میراتگیری یەکتر لەوێ تەوزیعتەوامان نەدا کە پرسیارجاریەکەم بەپێی مادە 15 پەرلەمانی کوردستان بەڵێ کە لە 2010 دەرچووە لە وەقای ژمارە 98 بڵاو کراوەتەوە بەڵێ لەوێ باز دەکات دەڵ ئەگەر هاتوو ژرومێردێک و یەکێکیان وفاتی کرد یەکێکیان با بڵێن مەسیحی بوو دەتوانێت میراتی وەرگری بەڵام میرات وەربگری بەڵێ لە ڕێگریەکان هەمانە بەڵێ لەوێش لەو مادەی باز دەکە ئەمن وەکو ڕێی خۆب وەکو لێزان بەڵێ دەڵم چۆن دادوەر ئیشتیهادی هەیە لە هەندێک شوێن خەبیریش پێویستە ئەوەی هەبێ ئێستا خۆم لەگەڵ ئەوەی دانیم بەڕاستەکەی چوە خلافێکی زۆر دروست دەکە و لە قانون لە چەندی شوێن تەکید دەکاتەوە ئەگەر هاتوو ئەو یاسایانەی کە پێچەوانە بوونەوە لەگەڵ شریعەتی ئیسلام شتێک باس لە میرات دەکەین ئێوەش میرات ینی میراتێکی موسڵمانان دابەش دەکەیت و لەوێ معقول نییە لەگەڵ با بڵێن شریعەتی ئیسلام پێچەوانە بێت دشت بێ کەواتە وەک خۆم وەکو لێزانێک پێم باش نییە من زۆر جاری کەشتومە لە دادگاش پێم باشە هەموار بکرێتەوە ئەو بڕگەیە و ئاگاداریشم ئیشکالی زۆری بۆ خەڵک بەرکارە ئەو بڕگە ئێستا لە هەرێمی کوردستان کەس هەبووە ئەو بەشە میرات وەربگری بەڵێ بەتەکید هەبووە لە بەپێ قانون بەڵێ دەستەکان خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکەت یەک لە دابشکردنەکان پێمان باشە بە شێوەی عملی دابشکردنەکە بکەین پیاوێک وەفاتی کردووە لە دوای خۆی سێ کوڕی هەیە لەگەڵ کچێک یەک لە کوڕەکانی بەر لە خۆی وەفاتی کردو بەر لە مردنی پیاوەکە و ئەو کوڕی کە ئەمری خوای کردووە خێزاندارە و خاوەنی دوو کوڕە خێزانەکەشی لە ژیاندا ماوە ئایا ئەو دابشکردنە خێزانی کامیان ماوە خێزانی پیاوەکەی یان بابەکە باپیرەکە هەردوو ینی هەم باوکەکە خێزانی ماوە هەمیش ئەو کوڕی کە خێزاندارە ئەویش خێزانەکەی خۆی ماوە دابشکردنەکەمان دەوێت لە ڕووی قانونەوە بە هەردووکی بۆ دەکەمەوە باشە بە هەردووکی یانی کە دوو قانونمان هەیە بەڵێ یاساکانی باریکەسی بەڵێ و یاساکانی شارستانی ئەمە بە هەردووکی ئێساکانە ڕوونی دەکەن جیاوازە ئێستا بە هەردووکی بەڵێ جیاوازە شتی یاساکانی باریکەسی بەڵێ نێرەکان دوو بەشی دەبن مێەکان یەک بەشی دەبن و لە حاڵاتێک هەمویان وەرناگرن بەس لە یاسای باری شارستانی میراتگرەکان خوێن ئەو یاسای هەڵدەبێت بە کام یاسا نەخێر تحدید کراوە یاسای شارستانیەکە
بۆ یەک جۆرە ماف بەکاردێ ئەویش ئەوەیە ئەو مڵکانەی کە مافی ڕقابەیان بۆ دەوڵەتە بەڵام مافی بەکارهێنانیان دراوە بە تاکەکان ئەو دابەشنامەی یاسایەکەی بۆ بەکاردێ ئەوەی کە بە یاسای شارستانیە باقی ئەملاکەکانی دیکە زێر پارە سەکەن بینا مڵکی سەکان ئەوانە هەمووی دەچێتە بابی دابەشنامە شەرعیەکە دوو بە یەک وەکو یەک نابێ یعنی ئەو هەردووچی لە دادگایە هەردووچی بەڵام قانون دیاری کردو نەک وارسەکانی ئەگەر بۆ خوان ئیتفاقکەن ئەو شتێکێ بەڵام وەکو دابشکردنی بیدایی محکەمە دیاری دەکا یاسا دیاری کردو بە ئارەزویوان نابێ دوای لە پاش یاسا ئەوان بخوان لە دەرێت چۆن تەحمل دەکەن ئەو شتێکێ یاسا ڕێگای داوە بۆی بەڵام ناتوانن لە ناو دەکاتی دەرچوونی دابشنامەکە لە دادگا بەڵام ئەمە دەمانەوێت بە پێی دوو بە یەک دابش بکرێ یان یەک بە یەک دابش بکرێ ناتوانن ئەو مافیان پێ نەدراوە دەبێت لە پاش دەرچوونی دابشنامەکە کە تەواو بوو ئەنجاوان بۆ خۆیان لە دەرێ چۆن تەحمل دەکەن لە بینی خۆیان ئیتفاق دەکەن ئەو دادگا ڕێگای ئەو کاتی یاسا ڕێداوە ئەو دابشکردنەکەی بە هەردووشی ئەمە ڕوونەکەمەوە جنابەت فەرمووت کەسێک وەفاتی کردووە ئەوە ئەمە دەنووسین یەک کوڕ دوو کوڕ لەگەڵ سێ کوڕ بەزایدەن لەگەڵ یەک کچیشی هەیە لەگەڵ خێزانی مردووەکەش دایمە ژنەکە لەسەرێ دەنووسین خێزانی مردووەکەی ژنەکەش ئەگە بە پێی شەرع ئەمە ڕوونی بکەمەوە مردووەکەش لە هەردوو حاڵاتەکەی کوڕە مردووەکەش دادەنی لەگەڵی لە هەردوو حاڵاتەکەی هەم لە شارستانیەکەی هەم لە باری کەسیەکەی کوڕە مردووەکەش لەگەڵ زیندوەکان ڕیز دەکەی ئەگەر بوو بە میراتگەر چونگاتی لە کاتی دابشکردنی بە پێی یاسای باری کەسی دەبێ مردووە ڕئیسەکە باپیرەکە تحدید بکرێکە جین مردووە چۆن لە هەموو کاتێک کوڕی مردووی پێشخۆی وەرناگری کچی مردووی پێشخۆی وەرناگریت باش بەسدامانە لێرە با بڵێن وەردەگری ئەمە دەڵێن ئەو ژنە یەک لەسەر هەشتی میراتی دەبا بۆ چوگا منداڵی هەیە دابشکردنی حاڵاتی هەیە قانونە دابشکردنی کە دەیکەین هەردووچی آخر قانونە هەردووچی دوو یاسا هەیە بە هەردوو یاسایم دابشی دەکەم ئەویان کام یاسایە ئەو یاسای باری کەسی یاسای باری کەسی وەڵا ئەوە کوڕا ئەوە دوو بەشی دەبا مانێرەکان دوو بەش ئەوەش یەک دەڵێن دوو چوار شەش ئەوەش یەک حەوت ئەوەش یەک لەسەر هەشتی دەبا کەواتە ئەستن میراتەکە بە هەشت بەشی تەواو دەبێت باشە یەک بەش بۆ ژنەکەی دوو بەش دوو بەشیش یعنی وەک خۆی دەردەستەوە تقریبان لێرە ئەنجا دێن چ دەکەین کامە کوڕە مردبوو گوتمان ئەو کوڕە باڵێ وەفاتی کرد بەڵام خاوەنی دوو کوڕە بەس زەبت خاوەنی دوو کوڕە دەڵێن کوڕی کوڕ وەنیە کوڕی کوڕ نەفسی بەس زەبت ئەوانە چەندیان پێویستە یەکیەک بەشیان پێویستە کەواتە ئەو دووە حەسەی بابەکە و کامل دەبن بەڵام نێوە خۆیان دەبن لێرە بە کاملی دەبن ئەگەر بەهات پایە یەک کوڕێکت لا ببردبایە حەسەی کاملی نەدەبێت چاتی ئەو کوڕێکە پێش باوکی دەمرێ نابێ لێک لەسەر سێی میراتی زیاتر ببە کەواتە ئەگەر ئەوانە چار کوڕ بوون ئەگەر چوار کوڕ بن ئەگەر ئێستا لەو سێ کوڕ دوو کوڕ پێشە خۆی بمردبایە بە هەردووچیان یەک لەسەر سێیان دەبێت ینی کەمتریان دەبێت بۆ ئەمە دەڵێن هەش تەقسیم سێ دەکات چەند دەکاتە دوو قسوور ینی ئەو کەمتری بردووە وەنیە ڕاستە بەس ئەگەر دامان نابات دوو کوڕی پێشە خۆی بمردبایە با بڵێن ئەوە دوو ئەوە چوار ئەوە شەش ئەوە حەوت ئەوە هەشت بە یەکەکەی ویشەوە هەشتە قسیمان دەکات دوو قسوور ئەدی ئەو دوو کوڕێکە پێش خۆی مردن چەندیان بردووە چواریان نابێت دەبێت لیان وەرگری ئەو کاتێک لە سەر سیان دەدەی ینی دوو قسووریان دەدەی ئەو کاتێک واز ئەو بە پێی یاسای باری بە پێی یاسای باری شارستانی چی لێ دێتن ئەو جارە ئەگەر لێرەکانە با بڵێن بیکەمەوە بە هەمان شێوە ئەوە ژنەکە ئەوە کوڕ ئەوەش کوڕ ئەوەش کچەک ژنەکە لێرە چەندی دەبا ئەو جارە لەبەرەوەی منداڵی هەیە یەک لەسەر چواری دەبا ئەگە منداڵی نەبایە نیوەی میراتەکەی دەبێت ئەلێرە ژنەکە یەک لەسەر چوار ئەوانە چەند یەک دوو سێ چوار ینی کوڕ و کچەکان وەکو یەک دەبن لێرە گوتمان ئەو بۆ کامەیە بۆ یەک مافە بەس ئەگەر هاتوو ئەو خاوەن مڵک و ماڵەکە وەفاتی کردووە لە چ جۆرە مڵکەکی لەدەست بوو ئەو مڵکەی کە مافی ڕقابەکەی دەگەڕێتەوە بۆ دەوڵەت کە پێی دەگوتێ مەملوک لی دەولە کە مڵکی دەوڵەتە لە ئەساسدا بەڵام مافی ڕفتارکردنەکەی داوە بە تاکەکان داوێتی بە باوکی من کاتێک باوکی من وەفات دەکات دەگوازرێتەوە بۆ وەرەسەکان بە چی شێوەیەک بەو شێوازەی نەک بەو شێوازەی
بەڵام خاوەنداریەتیەکە هەر لە بۆ دەوڵەت دەگەڕێتەوە هەر بۆ بەڵام دەوڵەتە. سەرپەرشتیکردن و بالضبط. ئیستعمالکردن و بەکارهێنانەکەی بەکارهێنانەکەی دراوە بە تاکە. دراوە بە تاکە بالضبط. بەڵێ. ئەلێرەکانە ئەو شتەمان نیەک لەسەر سێ لە هەموو کاتێک حسەی کامل دەبا. ئەگەر بۆ نمونە کەسەکە 5 کوڕی هەیە هەر 5 کوڕی پێش خۆی مردووە بەڵێ حسەی کامل دەبن. کەواتە ئەگەر مردوویەک خاوەنی هەردوو جۆری مڵک بوو هەم لەوەی کە دەبێت هەردوو دابەشنامەی دەرکات. هەردوو دابەشنامەی دەکا بالضبط. لەو بەشە نامەی کە پەیوەندی بە دەوڵەتەوەی بەو شێوەیە دەری دەکاتن بەشە میلاتەکەی بالضبط. بەو شێوێش بەشەکەی خۆی دیار دەکات کە پەیوەندی مڵکەکەی ئەکید بالضبط. خۆی خاوەنیت. بەڵێ وێنەیەک لەو دابەشنامەیە دەستە ناو ئیزبارەکەی دەست ناو فایلەکەی لە تاپۆی نوسخەک هەڵدەگیرێ بە چ دابەشنامەک دابش کراوە. باشە ئەلێرەکانە 1 2 3 4 دەڵێن 4 جاران 4 دەکاتە 16 16 تەقسیم 4 دەکاتە 4 16 ئەو 4 لێ دەکەین چەند دەمێنێتەوە 12 12 تەقسیم 4 دەکاتە 3 ئەو دابەشەکەواتە لەو جۆریان کچ و کوڕ هەمان حەسە دەبن ئەگە تەرکیزکەی ژنەکەش بەقەدەر پیاوی بردووە بەڵێ بەقەدەر پیاوی بردووە بەڵێ ئەنجامە دوای ئەو کاتە دێن چ دەکەین گوتمان یەک لەو کوڕانە وەفاتی کردووە بەڵێ وەنیا دەنووسین کوڕی کوڕ بە هەمان شێوە کوڕی کوڕ ئەوانەشێکی بەشێکی دەبن ئێ باشە ئەوە بخۆی چەندی وەرگتوە سێ تەقسیم دەبێت تەقسیم نابێت دێن چ دەکەین هەموو ئەسلی مەسەلەکە و میراتەکەی فیدو دەکەین ئەوەی دەکەینە 32 بەڵێ دەڵێن فی دوو یوسایی بە 32 ئەوەش بە هەمان شێوە دەبێت فی دوو بکەیت دەبتە 8 ئەوانە هەمویان بە هەمان شێوە فیدو دەکەی ئەوە 6 ئەوە 6 ئەوە 6 ئەوە 6 ئەنجا ئەو شەشەوی دەگوازیەوە بەزەبێت ئەلێرە دەنووسی سێ بە سێ ئەو شێوازێ دەستەکانت خۆش ئەگە تەرکیزکەی خێزانەکەی وەری نەگرت نەتپرسی بۆ هەرزانەکەی بەڵێ هەر کوڕەگیان هەر کچەک پێش بابی وەفاتی کرد زەوجەکە وەرناگری بەس بەنداڵ ئەو یاسایە کە بە سێواجبە ناوی هاتۆ لە ئەوەی ئەو کوڕانە کوڕەکان کە پێویستیان بۆ بەشە میراتی داکەکان وەرناگریت داکەکانیان وەرناگری یان ئەگە ئەو کچە وەفاتی بکرد بە بۆ نمونە مێردەکەشی وەری نەدەگرێت. دەخێر زۆر سپاس و ساجان سپاس بۆ زانیاریەکانت. خۆشەویستان بەم زۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەمان کە تایبەت بوو بە بابەتی میرات تاوەکو ئەڵلقەیەکی تر بەخواتان دەسپێرم هەردەم بێکێشە بن.